ئەمەی کە بینیتان راپۆرتێک بوو لەسەر خوێنبەخشین لە بانکەکانی سلێمانی. ئێستا دەمانوێت بزانین کە دۆخی خوێنبەخشین لە هەولێر چۆنە. بۆم بەستەش دکتۆر سانع ئەبابەکر بەڕێوەبەری بانکی خوێن لە هەولێرە ڕاستەخۆ لەگەڵمدایە. سڵاو لێ بێ کاک دکتۆر، دەمەوێت ڕاستەخۆ بۆ دەست پێ بکەم کە ئامارەکانی 2022 خوێنبەخشین لای ئێوە چۆن بوون و تا چەند لە بەرزبوونەوەدا بوون؟ بله، زۆر سپاس بۆ میوانداریتان. ئێمە لە ساڵی 2022 67536 یەکەی خوێنمان وەرگرت لە خوێنبەخشەکان کە لەو ڕێژەیە 49.6% لە جۆری خوێنبەخشین بوون، واتە بە پێی خۆیان هاتن سەردانی بانکی خوێنیان کرد و 50.4% لە سیستەمی لەجیاتی دانان بوون، واتە نەخۆش پێویستی بە خوێن بووە کە سوکارێکی نەخۆش هاتیتە بانکی خوێن خوێنیدایە لە باتیاو. بەڵێ لەو ڕێژەیەش ئەمە 18% لە بوو نەخۆشەکانی تەلاسیمیامان دابین کردیە. بەڵێ کەواتە بەشێکی زۆری و خوێنی کە هاتووتە لای ئێوە بۆ نەخۆشەکانی تەلاسیما بووە. خۆی هەموو ساڵی 2021 ئێمە 20% بوو، بەس ئەو ساڵە 18%ە، دیارە کەمتر پێویستیان بە خوێن بووە. بەڵێ کاک دکتۆر، مادام باسی تالاسیمامان کرد، دەمەوێت بزانم ئەو خوێنی دێتە لای ئێوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن، واتە بۆ کێ ئەم خوێنە بە خۆڕاییە و بێ بەرامبەرە و بۆ چ نەخۆش و بریندارێکی ترە کە ئەم خوێنە دەبێت لە بەرامبەردا خوێن تا بۆ بێننەوە؟ کەمێک باسی ڕێکارەکانم بۆ بکەم. بله، ئەو خوێنەیەکی دەدرێتە نەخۆش ئێمە بە سێ جۆر پۆلین دەکەین. یەکەمیان ئەو نەخۆشانەیە کە بە بەردەوامی پێویستیان بە خۆینە، وەکو نەخۆشەکانی تەلاسیمیایە، وەکو نەخۆشەکانی شێرپەنجە و هەروەها ئەوانەیە کە پێویستیان بە چاندنی گورچیلە یان چاندنی کەبێدیان هەیە، ئەوان چیەکە ئەوە بەبێ بەرامبەر خوێنیان پێدەین. ئەویش لە حکمی ئەوەیە کە خوێنبەخشێکی باش بوومان دێت، دەتوانین ئەو خوێنە بۆ ئەو چین و توێژانە دابین بکەین. هەروەها ئێمە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ و ئەوانەیە کە مەسەلەن حاڵەتێکی تەواریە یان حاڵەتێکی ئەمەرجەنسیە پێویستیان بە خوێنە، ئێمە خوێنیان دەدەینێ، بەس لەو کاتەوە مستەمسەوێکی وەردەگرین لێیان وەکو هەویەیەکە، وەکو ئیجازەیەکی سایقەیە بۆ ئەوەی دواتر بوومان لە باتیەوە خوێنی ببەخشید. و هەروەها ئەوانی تریش کە نەشتەرگەری ڕۆژانەیان هەیە، ئەوان هەر ئەو کاتێن خوێنەکە دەبەخشن و خوێنەکەیان دەدەینێ. بەڵێ کاک دکتۆر، مەرجەکانتان چین؟ واتە ئەگەر کەسێک بێتە لای ئێوە بڵێ من دەمەوێت بم بە خوێنبەخشی بەردەوام هەمیشەی لای ئێوە چ مەرجێکتانێت، چ پشکنینێکی بۆ دەکەن؟ کێ دەتوانێت ببێت بە خوێنبەخشی هەمیشەی لای ئێوە؟ بەڵێ لە هەردوو ڕەگەزی نێرومێ دەتوانن خوێن ببەخشن، تەمەنیان دەبی لە 18 ساڵ لەسەرەوە بێت و هەروەها کێشی لەشیان دەبی 50 کیلو کەمتر نەبێت و لە ڕووی جەستایی و دەرونیەوە تەندروست بن، ئەو کات دەتوانن خوێن ببەخشن. بەڵێ کاک دکتۆر، شتێکی تر هەیە کە جێگەی سەرنجە لای من. ئێوە ساڵانی پێشوو بانگەواستان دەکرد بۆ خوێن، دەتانوت خوێن لە بانکەکانماندا کەمە، بەڵام ئەم ساڵ شتێکی دیکەتان کردووە، ئەوەی ئاگادار بن، کارەکانتان بە دیجیتال کردووە، ئێستا بانگەواز ناکەن، باسی ئەوم بۆ بکەن. ئەمە چی بۆ میکانیزمە نوێیە چییە؟ بەڵێ ئەمە پێش ئەوەی شتەکە بە دیجیتال بکەین، چونکە لە سەرەتای مانگی 6 دەستمان بە دیجیتالکردنی بانکی خوێنمان کرد. پێش ئەوەش یعنی هەر باڵانسێکمان دروست دەکرد لە بینی ئەوەی کە خوێنەکە بدرێتە چەند خوێن دەدەینە نەخۆشەکان و ئەوەندەشی خوێنی وەربگیرین و زیاتریش بۆ ئەوەی بە بەردەوامی یەدەکی خوێنمان لە کۆگەکانی خوێنمان هەبێت. دوای ئەوەی کە بە دیجیتالمان کرد بانکی خوێن، ئیتر بە سیستەمی ئینفۆرمێشن دەرواتە پێشەوە، ئیتر لە مانگی 12ەوە ئێمە ئەگەر لە هەر گروپێکی خوێن کەمتر لە سەقفی خۆی لە ناو کۆگای خوێنمان هەبوو، لە ڕێگای SMSەوە کورتەنامە لە بوو خوێنبەخشە بەرزەکان دەچیت کە 3 مانگ زیاتر خوێنیانداوە، دەتوانێت بن سەردانی بانکی خوێن بکەن و خوێنی ببەخشن. ئەو کات ئێمە تەنیا بە گروپێکی خوێن بەو کومەڵ ئەو کەسانەیە کە گروپیان ئەوەیە کە ئێمە کەمان هەیە ئەوان دێن خوێنەکە دەبەخشن. پێشتر بە بانگەوازی فەیسبوک و ئەوانە ینی گروپەکانی تریش دەهاتن و ئیزدهامێکی زۆریە، ینی ناڕێکیەکە بوو لەنەوە ئیش، بەس ئێستا ئەلحەمدولله لە ڕێگەی ئینفۆرمێشن سیستەمە هەموو ئیشەکان ڕێکخرایە. بەڵێ دکتۆر سانع ئەبابەکر بەڕێوەبەری بانکی خوێن لە هەولێر، زۆر سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵم.